باشو پرسیارە بوو عەبدولەتیفی کافر ئایا سەرۆشی وڵاتی بۆرما وەلی ئەمرە؟ ئەبێ بڵێ بەڵێ، درۆ ئەکەی ئەڵێ نە، ئەبێ بڵێ بەڵێ وەلی ئەمرە کەواتە خروج لە ژێریا کوفرە، لە ژێر دەسەڵاتەکەیە کوفرە. هەر کە دەبێ بە دەسەڵاتدار ئەبێ وەڵا وەلی ئەمرە. لەم ڕۆژانەیە گرتە ڤیدیۆیەکم بینی، نامەوێت ناوی کەسەکە بێنم، هەڵبەتە ڕەخنە لە جەناب دەگرێت لە سەبارەت بە مەسەلەی بۆرما. ئەوێ عاتیفەتی مسلمانان بجولێنێ ئەڵێ ئێستا دکتۆر عەبدولەتیف پێی وایە کە سەرۆک وڵاتی بۆرما وەلی ئەمرە، نابێت خروجکەی دەجانی و نابێت دیفاعیش لە خۆت بکەیت. حەزەکەم جوابی ئەوەش بدەیتەوە پێشەوەی بچمە سەر پرسیارەکە. وەڵڵاهی جا کەسێک کە درۆ بکات و بوهتان بکات چی لەگەڵ بڵێن؟ یعنی دەمی درۆزن و بوهتان چی ناگیرێت براکەی من. ئەجینا تەحەدا دەکەم کەسێک بە بێنێت کەلیمەیەکی من نووسراو بێ، سەوتی بێ، دەنجی بێ بیهێنێت، من بە کافر بڵێم وەلی ئەمر، حاشا وەکەللا. مستحیلە من لە ژیانم داوت بێتم وەڵا بوودیەکان بوودا پەرستەکان ئەوانە سەرکردە و دەسەڵاتداری مسلمانانن، پێویستە مسلمانان سەبر بگرن ڕازی بن، حاشا وەکەللا ئەمە بوهتانێکە. خی گەورە لە ناویان بەرێ بوودیەکان ئەوانەی کە زوڵم دەکەن و ئەوانەی کەستم دەکەن. مامۆستا گرتە ڤیدیۆیەک هەیە قرتێنراوە، نازانم پێش و دواکەی چی تێ چی تێنی ئەوە نازانم، بەڵام ئەڵێ باسی بەریتانیاکەی کە ئەڵێ حاکمی ئەو وڵاتە وەلی ئەمرە، هەر ئەوەنێ پێش و پاشی نازانم چی چۆن کە بڵێ خی پەرگا فەرموویەتی فەوەیل للموصەلین، تەواوی نەکەیت. ئاخر کام جەهەنەم بۆ کام نوێژ خوێنانەیە؟ الذين هم عن صلاتهم ساهون، ئەوانەی کە بێ ئاگان لە نوێژەکانیان نوێژێک دەکا و دەنوێژ ناکە، نەک یەکسەر ئەوەی نوێژکە جەهەنەمی بۆ هەیە. بەم شێوازە کاکە گیان کە لەگەڵ ئاەتی قورئان وا بکرێت، لەگەڵ قسەی ئێمە وا دەکرێت، کەلیمەیەک دێنێ پێش و پاشی دەقرتێنێ و شتێکی سیر و سەمەرەی لێ دەرچێ و دەیەوێ عیبدارت کە ئەمانە تەنها خۆیان تاوانبار دەکەن. ئەجینا کاتێک دەوترێت کە ئەم کەسە پێویستە گوێڕاڵی بکرێت لە چاکەشدا نەک لە خراپەدا، کە مسلمان بێت. ئەگەر مسلمان نەبێت هیچ وەلایەتێکی شەرعی لەسەر مسلمانان نییە و بە وەلی شەرعی داناندرێت.